تايبنيا يعني أفرقيك هيا لنا مسلمان ظاهرة مرضية يعني مرضية نخير بلكو مرضية خوالي رازينية بلكو ديارديكي نخوشي لنا مسلمان دا ك توشي تفرقوا برتوازم وخايقر فرمي ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا وكو أنا مبن ك تفرقيان دروس كيت ناكوشيان لقال يكتدا دروس كيت من بعد ما جاءهم البينات وهو كبينات وبلقوا هاتوا أولئك لهم عذاب عظيم وأنا استدايتي عظيم ينبوها كواتا آية خواهي قول الرازية إيمي أمتي إسلامي يعني لشاركة لولاتك بسر چندان جروب وحزب لا دابش بين نابخ وخوا بيراسيني أي خواهي قول شي دبت فالوردقار لفرمي إنما المؤمنون إخوة إما داران بلا يكتر وهل فالوردقار لفرمي وأن هذه أمتكم أمة واحدة أو أمتي يك أمتها وأنا ربكم فاتقون وأن ربكم فاعبدون يك خوا من هي ويك دين من هي وهروها دبي يك كومل ويك دستيش بين سي خالي جرينك هي مسلمانان بيشت آكايا لبي يكميان وحدة الهدف دوميان وحدة السبيل سيميان وحدة الصف وحدة الهدف بيوشت هدفي هم مسلمانان يكبه همو من يك آماج معنى بيوشت شيء رزابوني خوا وسرخصني دينك خوا وبلاو كرنوي آينك پروردگار من أو هدف من به دوهميان وحدة السبيل بانيتيش من هدف من يكبه تبي يك رقاش من هبه بو قيشتن بو آمانجا بو هدفا أو سبيل كامية أو يقرقع كامية رقع كما نابي جواز به فيقول فرمي أن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن السبيل أول رقع راستكي من شوين يكون شوين رزق كان نكون أجينا للرقع راس لعتان ددن وأو رقع راستش كامية ناكري هر حزبه بيولا أوي منه فيقول دياري كيف فرمي قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله بيام لك راس ذكر خواتان خوش ده شوين من كون يعني شوين بيغمبري خاصة أصلا بيغمبرنا ما هو تشويني كيف أصلا سنة كي ما هو ربازة كي ما هو شوين سنة وربازة بيغمبر كي صلى الله عليه وسلم كواتا استاد دو خالي جرين بهز كلا يكميان وحدة الهدف هدفي أول وآخير وقولي ما نتشيبه رزاقوني خوابه هدف قولة كمان لجيانا رزابوني خوابت وخزمت كردن بدينكي أو بيت هموي أويا نولا هي هدف قولكي جيشتنا بكرسي ودا صلاة طالما بناوي دينوا هدفي جيشتنا بكرسي ودا صلاة طالما لحقتها نابي هدف أو بدا بهدف من ملاوكرنوي ديني خوابي خلق بيتنا وديني خواب دز بدينكي خوابتنا برستن دوميان وحدة السبيل يعني زورك لبنك خوازان وحزب إسلامي كان ضلن شي كاكا جرينك هدفه كمان يكبي أماج من يكبي أجينا وكو والدك شاخك من دور رجاء ويسردك تولو بيسردك تولو بيسردك هيج مشكلة مهم يك هدف ما هذا لا غلط أو غلطة كان ليه رودس كذا شون يك هدف ما هذا يك رجاش ما هذا ودائما نيم دعاءك إلى سورة الفاتحة ضلن شي اهدنا صراط المستقيم فأنت صراط واحد لا عشرات يقرأ نقدر يقرأ ودنيا كاكا بكيف يخوتو يعني مثلا أنت مشاكا كابرا بحساب بابندي إسلاما حزبي إسلامي تلفزيوني إسلامي قراني وموسيقى ومسلسلات تركي ومسلسلات إيراني يعني كبريتي لشتي خرافة الركلام دكا بس بو بارا بيدا كردن ئافرەتی سەڕوت و قاچڕوت و ڕکلام دەکا بۆ شتێک بۆ فرۆشتن کە زۆربەی هەرە زۆری درۆیە وان نییە مهم پارەکە وەرگێت ئێوە لە کەناڵی ئیسلامی چۆن دەبێت خوا قبوڵێتی ئەمە خوا قبوڵی نییە بۆ یەک ڕێگا هەیە کاکە وە نەبێ وەڵا قەی چەکە کاکە هەر یەکەمان بە ڕێگایەکدا سەر دەکەوێت نە چۆن هەدەفەکەمان یەکە ڕێگاکەشمان یەکە ئێستا خاڵی سێهەمیش ماوە گرنگە خاڵی سێهەم بریتیە لە چی
وحدة الصف. وحدة الصف دەبێ گریزیش بێ، نابێ پەرتەوازە بێ. دروست نییە، خوای گەورە قبوڵی ناکات لێمان کە من و تۆ هەرچی مسڵمانە لێک جیاوی، خوا قبوڵی ناکات وەڵڵا. کاکە قەیچەکایی بۆچی ئەم هەموو حیزب علمانیە هەیە؟ با ئێمەش چەندان حیزبی ئیسلامیمان هەبێت؟ وەڵڵا خوا نایەوێت، ڕازی نییە بەوە. وأن هذه أمتكم أمة واحدة. هدفمان یەکە، دینمان یەکە، ڕێگامان یەکە، دەبێ یەکڕێزیش بین، برای یەکتر بین. بەڵام چ کاتێک یەکڕێز دەبین برای یەکتر دەبین کە یەکەم و دووەممان بە جوانی جێبەجێ کرد، یەکڕێز دەبین. بەس کە لە یەکەم خەلەلمان هەبوو، مەثەڵەن بڵێن موسڵمانان هەدەفی گەورە ڕەزابوونی خواوپەرستنی خوایە بەتەنها، لەولاوە سۆفێک لێت ڕاست دەبێتەوە کاکە خۆت و نابێ هەر بڵێ یا ئەڵڵا. دەبێت پیاوچاکانیش هانایان بۆ بەرین، هاواریان کەینێ، داوایان لێ بکەیت. ئێوە لە هەدەفەکەوە جابووە. من خەڵک بانگ دەکەم بۆ تەنها خواپەرستی و بانگی دەکەم بۆ شەخصپەرستی گۆڕپەرستی، هەر لە خاڵی یەکەم جابووەلێت. دەیتە خاڵی دووەم، هەندێکی یەکەم لەگەڵتا. دەیتە خاڵی دووەم، برای من دیندارەتی بە هەوای نەفز نییە، بە ڕاوبۆچوون نییە. بۆیە ئێستا ئێمە کە مەسحکەین لەسەر پشتی قاچمان دەکەین یا ژێری قاچمان لەسەر پشت دەکەین. بۆ خۆ ئەگەر بە عەقڵ بێت ژێرەوە بەسەر زەویدا دەڕۆڵانێ پیس بێت. بەڵام دین بە ڕەئی نییە. دین چۆن هاتووە لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێ ئاوا بێ. زۆر کەسێک گوێ بە سونەت نادا، بە ڕاوبۆچوونی خۆی دەیکات. ئەوە تەفرەقەیەکی دروست کرد دیسان. یەکەمیان تەفرەقەی لەسەر هەدەف دروست کرد، خەڵک بۆ تەوحید و تەنها خواپەرستی بانگ ناکات. بۆ لەم شارەدا لە شاری کەرکووک چەند کەسێ دژایەتی مامۆستایانی سونە دەکات کە داوا بۆ تەنها خواپەرستی دەکات. مامۆستا ڕەمەزان ڕەحمەتی خوای گەورەی دەبێت لەسەر چی کوژدا خوا بەشێت قبوڵی کرد، خەڵکی بانگ دەکرد خوا بە تەنها پەرستی. زۆر کە زەوایان پێخۆش نییە. دووەمی خاڵ دەی باشە کاکە دەوەرە با یەک ڕێگامان هەیە، هەمومان لەسەر سونەت بڕۆین، ئەو لەسەر بیدع دەڕوا. بیدعی بەلاوە گرنگترە لە سونەت. ئەوەندەی دیفاع و داکۆچی لەسەر بیدعەیەک دەکات قەت لەسەر سونە نایکات. هەر کە مانجی ڕەبیع هات یا ئەڵڵا ئاهەنگگەڕاون لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم، پێغەمبەر کردوویەتی صلی الله علیه و سلم، سەحابە کردوویەتی نا، دووە دەیان ئەو حیزبایەتی کە هەیە ئایا دروستە لە ئیسلامدا؟ لەناو موسڵمانان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم موسڵمانان چەند پارچە بوون؟ یەک بوون یان دەیان حیزبیان هەبوو؟ یەک پارچە بوون. خاڵی سێم وحدەت الصف، یەکڕێزی. بەڵام ئەگەر هاتم ینی ئێمە ئێستا لێرە ئەمیرێک دارین و بەیعەتی پێ بدەین و بیکەینە گەورەی خۆمان و کۆمەڵێک موسڵمانی تریش ئەمیرێکی تر و سەرکردەیەکی بە خۆیان بیکەنە گەورەی خۆیان و وردە کەواتە یەکڕێزی نەمان، پارچە پارچەی دروست بوو. بۆیە براکەم ینی جارێک سەلەفیەت بریتی نییە لە حیزبایەتی. بەخوا من وەکو خۆم کەس ناناسم سەرکردەی سەلەفی بێت. مامۆستا هەیە، مامۆستایەکە خەڵک بانگ دەکات بۆ ئەو عەقیدە و مەنهەجەی کە سەلەفی ساڵح واتە پێغەمبەر صلی الله علیه و سەحابە لەسەری بوون. بەڵام سەرکردە نین. کاکە من سەرکردەی ئێوەم برا؟ نا بەخوا نەسەرکردە منە هیچ. مامۆستایەکم پرسیارێکی شەرعیم لێ دەکرێت، فتوایەک دەدەم کە پێکام و بەگوێرەی قورئان و حەدیث بوو قبوڵی دەکەن، کە پێچەوانەی قورئان و حەدیث بوو کەس قبوڵی ناکات. کەواتە یعنی ئەوەی کە سەلەفیەکان دەیکەن ئایا هەمان شتەکە حیزبیەکان دەیکەن بە ناوی دینەوە؟ نەوەڵا زۆرێک جیاوازە برا. دعوەی سەلەفی کەلیمەی سەلەف یعنی پێشین، یعنی السابقون الأولون من المهاجرين والأنصار، یعنی بە خەڵک دەڵێن موسڵمانان با دینەکەمان بگەڕێنەوە سەر کانیاوە ئەسڵیەکە، سەر چاوە ئەسڵەکە. ئەو دینە یعنی بۆ نمونەتەوە هەر شتێک کە بگەڕێتەوە بۆ سەرچاوەکەی شتێکە دوای تێپەڕبوونی 1400 ساڵیش کە خەڵک ڕاو بۆچوونی خۆی تێکەڵ کردو شتێکی ترە. من دەڵێم دیندارێتی باوەکو سەلەفی ساڵحکەین کە چێن پێغەمبەر صلی الله علیه و سەحابە. دیندارێتی نەک دنیاداری، لە دنیادا وەسایل هەیە، تارە هەیە، کۆمپیوتەر هەیە، مۆبایل هەیە، ئەوە هیچ مەمنوع نییە، مشکلە نییە. بەس عیبادەت و دیندارێتیمان وەکو ئەوان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلم لە ماوەی کەمتر لە 23 ساڵ لە تاکە نەفەرێکەوە گەیشتە ئەوەی ئیسلام لە هەموو جەزیرەی عەرەبی بڵاو بکاتەوە. دەڵێن با بێت ئەو ڕێبازە بڕۆین. بۆیە سەلەفیەت حیزبایەتی نییە. وەڵا ئەها چۆن بۆ نەبڵێن یەکگرتوو حیزبێکە مامۆستا فلانە کەس لەگەڵ فلان و فلان لە ساڵی ئەوەندە لە فلان شارە دانیشتنە حیزبیان دروست کرد. ئەی پێشەو تاریخە نەبوو. کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە، فلان حیزب بە هەمان شێوە.
أي سلفي برا من الرويشتين أسل ريبازي بيشيني تشاك خواي قبل القرآن في رزقي دادا فرمي والسابقون الأولون من المهاجرين والأنصار أوانيك لبيشين رويشتن يكمين كان مهاجري وأنصار أو إما لوانين نمهاجرين أنصارين فلام لتشين إن شاء الله والذين اتبعوهم بإحسان أواني كشوين مهاجر وأنصار دكون أواني كشوين سلفي صالح دكون شوين مسلماناني جيلي يكم دكون تاروجي قيامت شوين أوان دكون رضي الله عنهم ورضوا عنه خو عليها راسي عفوا ما مصطفى سيدنا تبرم